بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان و خۆشەویستان، گرنگی ئەم زنجیرە باسە لە چیایە بۆ پەنامان هێناوەتە بەردەم ئەم باسە و ئەم قەبرستانە و باس لە مۆزوعێکی ئاوا ئەکەین کە ئینسانەکان زۆر جار پێیان خۆش نییە بۆیان باس بکرێ یاخود بیریان خرێتەوە، هەتا زۆر جاریش ئەگەر لە شوێنێکە لە سۆشیال میدیایەکە لە ڤیدیۆیەکە بیبینن حەزەکەن بەسەریا تێپەڕن و زۆر لەسەری نەوەستن، چکە باسەکەیان زۆر بەلاوە دڵخۆشکەر نییە. ئەوان حەزەکەن سەیری شتێ بکەن، دڵیان خۆشکە، ئاسوودەیان کە، مرتاحیان کە، تۆزێ پێ بکەنن، تۆزێ ڕابێرن. بەڵام بەناچاری ئێمە هاتوین ئەم باسەمان هەڵبژاردووە بۆ ئەوەی کە پێتان بڵێین جەنابتان ئەگەر باوەڕ بەوە ناکەن کە ئەمە شوێن و جێگە و مەنزڵمانە، ئیشەڵا وا نابێ، ئیشەڵا کەستان نامرن و کەسیشمان ناینە ئەم شوێنە و بەنسیبی کەسیشمان نابێ. با بزانم ئەم قسەیە هەر بۆ خۆی شتێکە کەس باوەڕی پێ ناکات و ئەو قەنەعەتەشمان بۆ دروست نابێت. ئەلەن کاکتۆر یعنی چی؟ یعنی ئەگەر ئێمە ئەم شوێنەمان بەنسیب نەبێ یعنی قەلوداڵەمان خوات، یعنی لە دەرەوەی قەبرەمێنینەوە، یعنی ناچینە ژێر ئەم گڵەوە. ئەی چۆن؟ ئەی ئەخیری چیمان لێ دێ؟ کەواتە ئەگەر بشمانەوە قەناعەت بە خۆمان بکەین، بە شتێک دڵمان خۆشکەین، هەروە دەرناچێتەوە. بۆیە دڵسۆز ئەو کەسەیە بۆ خۆشەویستەکانی، بۆ جگەرگۆشەکانی کە هەموو ڕۆژە پێی بڵێ کوڕم تۆ مەرحەلەیەکی حەساسیت، امتحانت لە پێشە باوکی من، بخوای بەدیار ئەم شتانەوە دانیشتووی کاتێکی بەخۆڕایی بەسرە بیت، بخوای من دڵم پێتە سووتێ، کوڕم هەستە سەعی بکە، تۆ بەتەمای دەرەجەیت، بەتەمای پلە باڵاکانیت، بۆیە تکام وایە خۆتی لاکەی هەر ئەم ساڵە، هەر ئەم چەند ساڵەیە، دوایی شەڵاگەی بەنانی خۆت، ئەگەی بە مستەقبەلی خۆت، ئاوەکو فڵان کەس ئاوا لێیە ئەبی بە شتێکی بەرز تەواوی تر پێویستە بە سعیکردن نامێنێ. بەخوا باوە جان ئەمە مستەقبەلە، ئەمە ئەو سەرنجامەیە کە هەموو خەڵک هەوڵی بۆ ئەدا، بەڵام بەداخەوە لە بیرمان نییە. بۆیە مەسیرێکی مەحتومە. خوای گەورە فەرمێ وەذەکر فەئین الذیکرا تەنفع المؤمنین، یاد خەرەوە، چکە یادخستنەوە سوود بە موسڵمانان ئەگەیەنێ. باسکردنی مردنیش بەخوا بەرام لە پێشێخە، وەڵاهی نەدوایەخە، وەڵی تا ئەو لەحزەی کە ئەمرم لەسەر ئەم لێواری گۆڕەبم، ژیان و مردنی من پێش ناکەوێت. هەتا قیامەتیش ئەم وتارانە لێبنەوە، وەڵی ژیانتان لەحزەیە پاش و پێش ناکات. ئەو لەحزەیە کە دانراوە بۆتانە بێت لە دنیا دەرچین، بەڵام بیرخستنەوە تووشی سەدمە و تووشی سەپرایزمان ناکە هەر کاتێ توش بووین. مردنیش خۆشەویستەکەم ئەوەیە کە خوای گەورە لەسەر هەموو بەندەکانی نووسیوە، لەسەر هەموو شێلەکانی ژوابزان و نووسرا بێ كل نفس ذائقة الموت، هەموو ئەوەی کە ڕۆحی کراوە بەبەرە ئەبێ مردن بچێشێ. كل من عليها فان، هەمووی کە هەیە ئەوەی کە لەسەر ئەم زەویەیە هەر هەمووی ئەبێ ڕۆژە ماڵاوایی کاو، دنیا لەبەر چاوی ڕەش بێت و گۆڕ لە ڕووناکی ببڕێت و کۆتایی پێبێنێ. كل شيء هالك إلا وجهه، هەموو شتێک تیاچێ ئیلا پەروەردگار نەبێ. إنك ميت وإنهم ميتون، هەموو ئەم ئاەتانە سبحان الله چەند بەسەریا تێپەڕین، ڕامان ناچڵەکێنێ. وما جعلنا لبشر من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون. ئەی محەممەد، نمریمان بۆ کەس نەنووسیوە پێش تۆ، ئەگەر تۆ بمریت ئەوان ئەمێنن نەخێر. خۆشەویستانم، ڕۆژگارێ دێ وەڵی کە دەیتە ئەم سەر قەبرستانە لەسەر دوو پێ نایت، لەسەر شانی پیاوان دەیت، لەگەڵ خەڵکەکەشان ناگەڕێیتەوە، وەکو خۆمان پێوەگرتووە هەموو جارێک هەر خەڵک بێنین و خەڵک بمرێ و ئێمە بە سەلامەتی بچینەوە، آخر گۆزە هەموو جارێ بە ساغی ناچێتەوە. جاڵێ حەکیمێک هەبوو کاتی خۆی گۆزەیەکی دانابوو لە دوکانەکەیە،
هەر کەسێک کە مرد ناوێ نووسی خستە گۆزەکەەوە. ڕۆژێکیان هاتن حەکیمەکە خۆی دوکانی نەبوو، تیانەوە چی لێ هات؟ تێوەڵا خۆشی ناوی چۆ گۆزەکەەوە. حتمما ڕۆژێکە بێت ناومانە چێتە گۆزەکەەوە، لاشەشمانە چێتە قەبرەکەەوە. بۆیە خۆشەویستەکانم حسابی ئەو ڕۆژە بکەین کە پێمانە وترێت دوعا بۆ براکەتان کەن، خۆ ئەگەر نیازاکەن ڕەحمەتی خواتان لێ بێ، پێوەی ماندوو بوون. مامۆستاکەشە فەرمێت ئیستەغفیروا لأخیکم وسلوا له الثبات فإنه الآن يسأل. دوعای خێر داوای لێخۆشبوون بۆ براکەتان کەن، چونکە ئێستا پرسیاری لێ ئەکرێ لەباری چیەوە؟ لەبارەی کە کردوێتی. ئەمە مەسیر و سەرنجامەکەیەتی، ڕۆژێک شەبێ باسی پرسیارەکان کەین ئینشاءالله. جارێکیان ئەبوو دەردا بەلای مەی تێکا تێپەڕی کە سەیری کرد ئەگرین، فەرمی مەساکین مەوتە غەدین یەبکوونە عەلا مەوتە اليەوم. مردووەکانی سبێنێ بەسەر مردووەکانی ئەمڕۆیە ئەگرین. واتە ئەوەی کە ئەمڕۆ ئەگری بەسەر مردووەکەیە بەیانی خۆشی مردووە بەسەریا ئەگرین. ئەم سیسیلەیە هەروایە و تەواو نابێ و بەردەوامە بێ. بەڵێ ئەو ڕۆژەی خوای گەورەی ئینسانی دروست کرد، کەون و کاینات و بوونەوەری دروست کرد، هەموو جانەوەرێکی دروست کرد، ساعاتێکی بایۆلۆژی لە ناومانایە کە چۆن ژیانمان دیارە ئاوا مردنەکەشمان دیاریە کات. واتە تەوقیتی مردن و ئەکسپایری خۆمان لە ناو خانەکانی لەشی خۆمانە پەنهانە. هەموو کائیناتیش، هەموو دروستکراوەکانیش ئەمەیان بەسەرا جێبەجێ بێ. كل من عليها فان. هەر هەمووی، تەنانەت بە ئەستێرەکانیشەوە، بە هەسارە گەورەکان و بە مەجەڕەکانیشەوە. ڕۆژێکە بێ ئەمانش هەر هەمووی ئەمرن و هەمووی کۆتایی پێدێ و دیسانە و لە دایک بوونێکی تر لە ناو جەرگەی هەسارەکانەوە ڕوەدا. بۆیە بینیت جوانی بۆ هەموو شتێک جوانە، بەڵام جوانە مەرگی ناخۆشە. کاڵێن کەسی جوانە مەرگ بوو. بۆ چکە ئینسان لە غەفڵەتێکایە لە کاتی جوانی و لە کاتی گەنجیە کە بە جوانی ئەمرێ و دنیا بەجێڵێ خوای گەورە پەنامان بە خۆی بۆ زۆر شت ئامادە نەکردەوە، حسابی نەکردووە. بەڵام تخوا خۆشەویستان ئەو ژیانی کە لە بەردەستانایە لە مناڵیەوە دەست پێەکا و بە تەقاعودی و بە پیربوون کۆتایی دێ، بە نەخۆشی و بە مردن کۆتایی دێ، تو ئەو خوایە برێکێکی لەسەرکەن. واللهی ئینسانمان هەیە، پیاومان هەیە، ئەم هەموو قۆناغی بڕیوە تەمەنی گەیشتووەتە 60 ئێستش بە عەقڵەکەی مناڵی لێ ئەخوڕێ. ئێستش دنیا لای ئەو بازار و گەڕان و پیاسە و سەیران و گازینۆ و یاری و سوعبەت و باوکی من بەتەمای چیت تازە بەتەمای بگەڕیتە دواوە نەخێر، تازە هەنگاوەکانت بڕیوە نزیک بوویتەوە لەم شوێنە. حسابێکی خۆ بکە. من بە هەمووتان ئەڵێم، ئەڵێم ناڵێم تەمەن واحسێ بکەن، بڵێن ئەوە 2023 و ئەم بەرنامەی تاتەجی لەکرێ، بڵێن من 2020 ئەو نەئەمرم، کاکە قوبوڵمە بڵێ 2030 ئەو نەئەمرم، کاکە بڵێ چل، بەستخوا لەم سەدەیە دەرمەچۆ، چکە هەرچیە بڵێ هەر خەیاڵات دەرەچێ. بەخوا کەسمان ناگەینە سەدەی داهاتوو مەگەر مناڵێکمان کە تازە ئیستاکەنە لەگەڵمان ناوی گوێ لە موتارانەیە. بۆیە تەوقیتێ بۆ خۆدانێ، چۆن ڕۆژی لە دای بوونەکە و دیارە ڕۆژی مردنەکەشی دیاریکە. بۆی کە بزانی چیەکەیت، اینجا عەدی تەنازولی دانێ، بڵێ من 2040 بۆ خۆم داناوە، 2040 حەڤە ساڵم ماوە، کەواتە ئەبێ بکەومە خۆم، ئەبێ خۆم حازرکەم، ئەبێت وریابم. ئێخۆ من لە 80 ساڵم، ئێخۆ کەم کەزەگات هەشتا. عمری ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بینی 60 لەبەرەوە تۆش تەمەنێ بۆ خۆ دیاریکە کە بتوانی ئیشی لەسەرکەیت. برە ئۆلێمێشی خۆ دەرکە کە تۆ بە ئەبەدی و بە نەمری لە ژیانە ئەمێنیتەوە وەلەی دەرناچیت. ئەمە واولێکاتەوە بە دواخەیت، ئیش دواخەیت، کاری بۆ نەکەیت، بیری ئەم شەونێ و نەکەوێتەوە. بۆیە هەموو جارێک کە مردوویەک یە بەناومانە بەناو جەنازەکەی و ئیسعافەکە ئەلوورێنێت و لافیتەیەکە بینیت هەقەڕاو چڵەکێنێ. ئەم ژیانە ئەمڕۆ سەری ئەو بوو، کاتی ئەوە هاتووە منی سرم دەرخەم بۆ ئەوەی کە حازر بم دوای ئەو. ئەم مردنە ئەوەیە کە کەس بەجێ نایەڵێت وەلەو کنتم فی بروج مشەیەدە، حتا وەکو ئەگەر لە ناو قەڵایەکی پۆڵایی نیشابن. مصیبەتی مردن مصیبەتێکی گەورەیە کە خوای گەورە ناوی بردووە فەرمێ فەئەصابەتکم مصیبەت المەوت. هەر کاتێک مصیبەتی مردن یەخەی پێگرتن، بەڵام لەو مصیبەتتر ئەوەیە کە ئینسان بێ ئاگا بێ لە مردن.
ئاگای لێ نەبێ حسابی بۆ نەکرد بێ بیری لە نەکرد بێتەوە یاخود حەزی لە باس کرد تخوا بیگۆڕە ئەمە چی کرد بە مردن نەخێر خۆشەویستم مردن سەیریکە هەموو باسەکانی مردن کە باسێکرێ بۆ قیامەتیش بۆ معلوماتان هەر هەمووی ڕەبتی بە دنیاوە هەیە چی و کردووە لە دنیاە ئالێرە وەرێگریتەوە لەبەرەوە باسی مردن باسێکی سەربەخۆ نییە حەزەکەم بزانیت واقعی ئەو ژیانەیە کە ئیساکەنێتیا ئەژیت و هەمووی لێرە ئەبینێتەوە پانۆڕامای ژیانی خۆت هەمووی یەتە ئێرە ئەعمالەکانت هەمووی یەتە ئێرە چاکە و خراپەکانت هەمووی یەتە ئێرە ئەوەی نایەت ئەوەیە کە ئەمڕۆ خۆتی پێوە هیلاکەکەیت کە پارە و سەروەت و سامان و ماڵ و مناڵەکەیە ئەوە نایەت بەڵام بەداخەوە ئەوەی کەیت ئەسڵەن لەم جۆیەوە دێ لەم جۆوە دەرەچێ و حسابمان بۆ نەکردووە خۆشەویستان بە پێغەمبەری خۆیان فەرموو صلی الله عليه وسلم تیان ئەی المؤمنین ئەکیەس ئەی پێغەمبەری خوا چێ لە مسلمانان ژیرە فەرمی ئەکثەرهم للموت ذکرا وأحسنهم لما بعده استعدادا أولئك الأكياس ئەی پێغەمبەری خوا چێ زۆر ژیرە لەناو مسلمانانە فەرمی ئەوەی کە زۆر باسی مردنەکە و ئەوەی کە خۆی بۆ ئامادە ئەکات ئەوانە ژیرەکانن ئەوانە ئەو ئەکیاسانن کە کول لە گوێیانە نییە ئەوانن کە قسە وەرەگرن ئەگە بیکین بە کوردی لەوانەیە هەر بیکین بە کیس خۆشمان بڵێن ئەو کیسانەی کە کونیتیانە بەڵێ پێشینەکانی ئێمە خۆشەویستەکانم کە ئەهلی سەلەف بوون دانیشتن و باسی مردینیانە کرد و ئەگریان وەکو ئەوەی کە جەنازە لە بەردەستیانە بێ بەڵام چێژیشیان لە ژیان کەم نەئەبەوە ژینیانە هێنا بازاڕیانە کرد سەفەریانە کرد قسەی خۆشیانە کرد بەڵام لەگەڵ ئەوەشە وایان لێ هاتە بوو باسی مردن دایمە لە مێشک و لە زیهنیانە حزوری هەبوو ئەمەش دایمە ئاراستەیەکردن بۆ ئەوەی کە دایمە ورەیان بەرز بێ دایمە قۆڵیان بازویان شەمەڕ عن ساعد الجد حتا وەکو قۆڵیان هەڵماڵی بوو بۆ ئەوەی کە کردەوەی چاک و باش بکەن وەکو خوای گەورە وەسفیانەکا لە قورئانە فەرمێ إنا أخلصناهم بخالصة ذكر الدار ئەمانە تایبەت بوون تایبەتەکەیان چی بوو دایمە باسی مردنیانە کرد دایمە باسی قیامەتیانە کرد بۆیە هەمومان پێویستە لەسەر خۆمان بیکەین بە واجبێک بیکەین بە فرمانێک کە ڕۆژانە بیری ئەم شوێنەمان کەوێتەوە وەکو چۆن خەریتە و نەخشە و هەندەسە و نووسینگە و مەکتەب و شوێنەکانە گەڕین بۆ ئەوەی کە شوێنێکی جوان و باشمان بەنسیب بێ هەقە دایمەش بیرمان لای ئەم شوێنە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناو سەحابەکانی جارێکیان دانیشت بوو باسی یەکێ لە هاوڕێکانیانە کرد کە وەفاتی کردبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستی هەڵسەنگانیەکە بۆ ئەو کەسەی کە مردووە بە هەر یەکەمان ئەم هەڵسەنگانە لە خۆیان جێبەجێکە کە زۆر وەسفیانە کرد و باسییانە کرد ئەیان و پیاوێکی ئاوا و ئاوا بووە پێغەمبەری خوا بە دوو کەلیمە فەرمووی هل كان يكثر ذكر الموت زۆر باسی مردنیە کرد قالوا لا فەرمیان نەخێر قال فهل كان يدع كثيرا مما يشتهي ئەی وازی لەو شتانە ئەهێنا کە خۆی حەزی لێی بوون بۆ زۆر جار وازی لە ئارەزوەکانی خۆی ئەهێنا قالوا لا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێک کۆنکلۆژنێک و دەرەنجامێکی دا بە سەحابەکان فەرمی ما بلغ صاحبكم كثيرا مما تذهبون إليه ئەم پیاوەی کە باسیەکە نەگەیشتوێتە ئەو ئاسەی کە بەو شێوەیە وەسفیەکەن واتە ئەم دوو سیفەتەی تیانە نا کردەوەکانی نەباسکردنەکانی نەواسهێنانی لەو ئارەزوانی کە حەزی لێی بووە نایگەێنێتە ئەو پلەی کە زۆر بە پیاو چاک و زۆر بە ئیماندار و زۆر بە پلە باڵاکان بیبینن بۆیە بەس باسکردنتان بۆ مردن یەکێکە لە نیشانەکانی بەرەو خواچوون و پلە بەرزبوونەوە چونکە ئینسانەگە زۆر باسی مردنی کرد دڵنیا بە ناتوانێت خراپ بێ ناتوانێت لابە ناتوانێت زوڵم بکە ناتوانێت حرام بخوا ناتوانێت خراپ بێ ناتوانێت نەزەرکە ناتوانێت کاتەکانی بەفیڕۆ بە بۆیە هەموو جارێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو ئەکثروا ذکر هادم
خۆشە ئەم باسانە چۆن خۆشن خۆشەویستم وەڵی من دڵنیام بیستاکانە هەر هەمووتان لەگەڵ ئەوەی کە باسەکە قورسە لەسەر دڵ بەڵام هەمووتان دڵتان نەرمە بێتەوە ئاسوودە ئەبن بە باسکردنی بۆ چکە ئەمە حەقیقەتەکەیە حەقیقەتێکی تاڵە بەڵام خۆشە ئەگەر ئینسان پێش وەخت ئامادە بێت و ئاگادار بێت و دڵی بۆ نەرم کرد بێتەوە گونجاو بێ هەر کاتێ دڵت حەزی لەم باسانە نەبوو مراجعی دڵت کە چۆ بە لای کەسێک یاخود تا ئەخیر لەگەڵ بەرنامەکەیان بەردەوام بە بڵێت خوا بەڵکو تا ئەخیر یەکجار بگریم یەکجار دڵم نەرم بێ بەم باسانە چونکە ڕۆژێ دێ ئەگەمە ئەم شوێنە ئەڵێم ئای ئەوە ئەو ڕۆژەیە کە من لێ ترسام سبحان الله زۆر جار واڵین ئەڵێن ئای لەو ڕۆژەی کە بردمانەیە بە ئەلحەدەکەیە ئای لەو ڕۆژەی کە ئەمان خەنە ژێر گڵەوە ئای لەو ڕۆژەی کفنەکە لەسەر ڕوومان لابن و ڕوومانە خەنە سەرزەوی زۆر جار باسی ئەمە ئەکەین قەسەم بۆ خوایی کە ڕۆژێک دێ شۆڕمانەکەنەوە بەناو گۆڕەکەمان هەرو دەرگایشی تیای ناچارە بێ لەسەرەوە شۆڕ کریتەوە بۆ خوارەوە بەڵام خۆشەویستەکەم لە ئەخیرا یەک کەلیمەت پێڵێن ئەو کەسەش کەسە ئەلفێکی بەسە ئەگەر ملیالێر بیت ئەگەر لە چڵەپۆپەی شەهادەیە بیت ئەگەر لە ترۆپکی دەسەڵاتا بیت ئەگەر لە هەر ئاست و شوهرەت و شوێنێکا بیت ئەگەر بڵێن یەک ڕۆژ پێش کۆتایی هاتنت لە پارە و دەسەڵات و ئیشەکەتە بیت و ئیفلاسەکە بیت ئەڵێ یعنی ڕۆژێ دێ من ئەم مڵکەم لە دەست دەرەچێت و سفرە بمەوە فەقیرەکەوم دڵێ بەو هەموو شتە خۆش نابێت کە ئەمڕۆ لە بەردەستایە بەڵام سوور ئەزانیت ڕۆژێ دێ هەموو ئەوەی کە لە بەردەستمانایە لە کیسمانە چێ ئەمە شوێن و مەزڵەکەمانە ڕۆژێکە بێ هەمومان ئیفلاسەکەوین غەیری ئەوەی کە لە کردەوە چاکەکان لەگەڵ خۆمانە هێناوە بۆی هیوادارم سەیری ئاخیری فیلمەکە بکەین سەیری ئاخیری یاریەکە بکەین چونکە ئەگەر یاریە دوور و درێژ بە تااقەتە نەبێ سەیریکەی ئەڵی چەند بە